کورد و پارە و خیانەت ئەو ڕستەیەی هەموو کورد گوێی لێ بووە یان زۆری نەمان بەکارمان هێناوە. کورد و پارە و خیانەت تا ئێستا لە خۆت پرسیوە بۆچی ئەم ڕستەیە بەکاردێت لە نێو کورداندا؟ پرسیوتە بۆچی دەبێت نەتەوەیەک سەراپە خیانەتکار و خۆفرۆش بن وەک ئەوەی لە پەندەکەدا هەیە؟ ئایا هەر بەڕاستی هەموو کورد بۆ پارە خیانەت دەکات یان ئەوە کەمینەیەکن و ئەو پەنجەیان بەسەر تەواوی نەتەوەکەدا سەپاندووە؟ سمبولی خیانەتی نیشتیمانی کێیە؟ لە سەدەی حەڤدە و دروست لە ساڵی 1970 لە سەردەمی لویسی چواردەیەم شۆڕشی فەڕەنسی گەیشت بووە لووتکە. شەقامەکانی پاریس بەدەنگی کۆنت میرابۆ خرۆشا بوون. میرابۆ ڕۆڵی هەبوو لە داڕشتنەوەی جارنامەی مافەکانی مرۆڤ لە سەردەمی شۆڕش. ئەو بە وتارە ئاگرینەکانی گەلی فەڕەنسای دەجوڵاند و هانی دەدان. قەڵای باستیل و تەختی بنەماڵی لویسی دەهەژاند. بەهۆی وتەکانیەوە دەنگی چەکەکان دەهات و خوێنێکی زۆر لە پاریس ڕژێنرا. هەر میرابۆ بوو توانی گەلی فەڕەنسا تا هەر کاتێک بوەستێنێت کە مەبەستی بوو، بەڵام ئەم کات کوشتنە لە بەرژەوەندی خێزانی شاهانە دەشکایەوە. ئەم یاریکردنە بەکات و دواخستنی چوونە ناوەوەی شۆڕژگێڕان بۆ ناو قەڵای باستیل وەها لویس و ماریای شاژنی بێباک کردبوو کە بەو پەڕی غرورەوە شاژن دەیوت ئەم شۆڕشە بۆ چییە؟ ئەگەر نانیان نییە با بڕۆن پسکیت بخۆن. Bonjour! Feu! لە نیسانی 1991 دەنگی دلێری شۆڕشی فەڕەنسی کە میرابۆ بوو کبکرا. پاریس ماتەمێکی گەڕا کە لەو سەردەمەدا بێوێنە بوو. هەمووان دەیان گوت بەبێ میرابۆ چی بکەین؟ کەچی شۆڕشی گەلی فەڕەنسا بەبێ میرابۆش سەرکەوت. دواتریش ئەو بەڵگەنامانەی دەست شۆڕژگێڕان کەوتن سەلماندیان کە کۆنت میرابۆ نەک هەردەنگی ڕاستەقینەی شۆڕش نەبووە، بەڵکو گەورەترین ناپاکی مێژووی فەڕەنسا بوو، چونکە لە ڕێگەی یاریکردن بەکاتەوە ڕێگری کردووە لە وەرگرتنی مافی ڕەوایگەلەکەی و دوای خستن لە سەرخستنی شۆڕشەکەیان. دەریش کەوت ئەم کارەی تەنیا لە بەرامبەر وەرگرتنی بڕێک پارەدا کردووە، کەچی گەلی فەڕەنسا هەرگیز نەیانوت ئاخ فەڕەنسا و پارە و خیانەت، بەڵکو وتیان کەسێک ناتوانێت خوێنی هەموو فەڕەنسیەکان پیس بکات. دواتریش گۆڕی میرابۆیان لە گۆڕستانی شۆڕژگێڕان دەرهێنا و سووتاندیان. ئێستا میرابۆ لە جیهاندا سیمبولی خیانەتە نەک فەڕەنسا و گەلەکەی. بۆی ئەگەر تا ئێستا تۆی کورد لە خیانەت نەگلاویت سەربەرز بە و هیچ کات خۆ تێکەڵی ئەو کەسانە مەکە کە بە خیانەتکار ناویان چۆتە مێژووەوە. هیچ کات ڕێگە بە خۆت مەدە ئەو دەستەواژەیە بەسەر هەموو کووردا بسەپێنرێت کە باسی کورد و خیانەت پێکەوە دەبەستێتەوە، بەڵکو ئەوە ژمارەیەکی کەمن لە ناو کۆمەڵگادا کە خیانەتکارن و ناویان بە قێزەونی دەچێتە زبڵدانی مێژووەوە.